سڵاوتان لەبێت بینەرانی خۆشەویستی تلوزەنی کۆمەڵە من ئەمیر لە خزمەتتاندام بۆ پێشکەشکردنی بەشێکی تر لە بەرنامەی زانست و خەبات. ئەم بەرنمەیە هەروەکو لە نێوەکەیدا دیارە لە بەرنمەی وەڵشدا باسمان کرد. باس لە مێژووی خەباتی بێبەشان و ژێردەستان لە شوێنە جوراوجۆرەکانی گوێی زەوی دەکات و هەروەها لە نووسراوە و ڕێنوێنیەکانی ڕێبەرانی ئەو جوڵانەوە کەڵک وەردەگرێت و ئێمەش بە ئاماژە بە خاڵە گرینگەکانی ئەو خەبات و تێکۆشانە هەوڵ دەدەین تاوتوێ بکەن و خاڵەوە چرخانەکانی باس بکەین تاوەک ئەزمونێک بیخەینە بەردەستەوەی خۆشەویست و ببێتە هێما و ڕێنیشاندەر بۆ خەبات و بەرخۆدانی کرێکاران و زەحمەتکێشان لە ئێران و کوردستان. عزیزان بۆ بەرنامەی ئەم هەفتەی زانست و خەبات باسێکی ترمان بۆ ئامادەکردوون لە نووسراوەکانی لێنین لە ژێرناوی بلشەڤیزم و پرسیژن وەرگێڕانی لە سەلام عەبدوڵڵایە کە لە سایتی ناوەندی کۆمن وەرمانگرتووە. هیوادارین کاکەڵکی پێویستی لێوە بگرن و تا بە کۆتاییش لەگەڵ نامن. عزیزان مەوزوعی ئەوەڵیان باسی ڕۆژی جیهانی ژنانی کاریگەرە. مەسەلەی ناوەڕۆک و سەرەکی لە بۆلشەڤیزم و شۆڕشی ئۆکتۆبری ڕووسی لەوە پێکهاتووە کە ئەوانەی زۆر لە سایەی سەرمایەداری دەچەوسانەوە بۆ کاری سیاسی ڕاکێشاوە. ئەوانە چ لە ژێر سایەی پاشایەتی یا لە ژێر سایەی بورژوازی دیموکراتی سەرمایەداری دەتلانەوە فێڵ و ڕاوڕوتیان دەکردن تا مڵکایەتی تایبەتی زەمین کارگا باڵا دەست ببێ. ئاوا ئەو ستەمە فێڵکردن و ڕاوڕوتکردنی کاریگەر لەلایەن سەرمایەدارانەوە بە ناچاری درێژەی دەبێت. ناوەڕۆکی بۆلشەڤیزم و دەسەڵاتی شۆڕایی لەسەر بەرتەسکردنی هەموو دەسەڵاتی دەوڵەت بەدەستی جەماوەری زەحمەتکێش و ڕەنجبەرارە و لا تاکیددا درۆزنی دیموکراسی بورژوازی و دووڕوویەکەی ڕسوا بکرێت و مڵکایەتی تایبەتی زەمین کارگە و فابریکەکان لەناو ببرێن. ئەم جەماوەرە دەق هاودەق سیاسەت بەدەستی خۆی دەگرێت واتە ئەرکی دامەزراندنی کۆمەڵگای نوێ. ئەم ئەرکە سەختە و جەماوەریەش لەلایەن سەرمایەداریەوە شێتکران و دەتلانەوە، بەڵام هەرگیز هیچ ئامرازێک نییە و ناشبێ هەبێ بۆ ڕزگاری لە کۆیلایەتی کاری کرێگرتە و لە کۆیلایەتی سەرمایە. ئێمە هەرگیز ناتوانین بەبێ ڕاکێشانی ژنان بۆ سیاست جەماوەڕ ڕابکێشین و لە ڕاستیدا نیوەی ڕەگی مرۆڤەتی واتە ژنان لە سایەی سەرمایەداریدا دوو بەرابەر دەچەوسێنەوە. ژنە کرێکار و جوتیارەکان لەلایەن سەرمایەدارانەوە دەچەوسێنەوە. سەرباری ئەوەش لە دموکراسی ترین کۆماری بورژوازی دموکراتی هیچ مافێکیان نییە. لا یاساکاندا ئەو مافانە کە بۆ پیاوان دابین کراون بۆ ژنان دابین نەکراون. پاشان ئەمە مەسەلە بنەڕەتیەکەیە لە ژێر فشاری کۆیلایەتی ناوماڵ دەمێننەوە. هەردووکیان کۆیلەی کاری ناوماڵن و بۆ گەنترین و خێزەوەنترین و شێتانەترین کار کە کاری مۆبەقە و بە گشتی ئابووری ناوماڵ و خێزانی تاک تاک هیلاک دەکرێت. هیچ حیزب و شۆڕشێک لە جیهاندا نییە وێرابێتیان وەک شۆڕشی بەلشەڤی ڕیشەی چەوسانەوەی ژنان و نابەرابەریان بەو قوڵاییە ببڕن. لە لای ڕووسیای سۆڤیەتی ئێمەدا هیچ ئاسەوارێکی نایەکسانی یاسایی لە نێوان ژن و پیاو نەماوە. دەسەڵاتی سۆڤیەتی هەموو ئەو نایەکسانیە بۆ گەن و دزێ و زۆر دووڕۆوە لەبارەی مافەکانی هاوسەرەتی و خێزان و نایەکسانی پەیوەندیدار بە منداڵەکانەوە نەهێشت. ئەوە تەنها یەکەم هەنگاو بەرەو ڕزگاری ژنان
لەگەڵ ئەوەشدا هیچ یەکێک لە کۆمارە بورژواییەکان تەنانەت ئەویان کە زۆر دموکراتترە ئەو بوێرێ نییە ئەم هەنگاوە سەرەتاییە دابنێت. نەبوریان لە ترسی مڵکایەتی تایبەتی زۆر پیرۆزەوە سەرچاوی وەرگرتووە. ئەمە دووەم هەنگاو ئەمیان هەنگاوی بنەڕەتیە لە ناوبردنی مڵکایەتی تایبەتی زەمین و کارگە و فابریکەکانە. ئەم هەنگاوە بە تەنیا ڕێگا لە بەردەم ئازادی تەواو و ڕاستەقینەی ژنان دەکاتەوە. لە بەردەم ئازادی لە کۆیلایەتی کاروباری ناوماڵ بەوەی کە لە ئابووری بچووکی تاک ناوماڵ بۆ ئابووری گەورە دەگۆزێتەوە. ئەم گواستنەوەیە سەختە. وا لێرەدا مەبەستمان گۆڕینی سیستمێکە کە خاوەن ڕێگێکی قوڵ لە بەرچاو تند و تۆڵ و ئەو پەڕی بەتوانایە لە ڕاستیدا سیستم نییە بەڵکو قەبەعەتێکی بربەریە و لەگەڵ ئەوەشدا ئەم گواستنەوەیە دەستی پێکرد کار دەستی پێکرد و بە ڕێگای نوێدا دەڕۆن. کرێکارانی ژن لە هەموو جیهان کە لە خۆپیشاندانێکی یەکجگار زۆر بە یادی ڕۆژی ژنانەوە کۆبوونەتەوە سڵاو بۆ ڕووسیەی شوڕایی دەنێرن کە دەستی بە کارێکی سەخت و ئەو پەڕی ماندووکەر کردووە. بەڵام کارێکی بەڕێزە و بایەخێکی جیهانی هەیە و بەڕاستی کارێکی ڕزگارکەرە. ئەو بانگەوازە نەترسانە بەرز دەبنەوە بۆ چۆک نەدان لە بەردەم بورژوازی کۆنەپەرستی دڵڕاق و لە زۆر جاریش دەڕەندا. هەرچەند وڵاتی بورژوازی زیاتر ئازاد و دموکراسی بوو، هێندە ستەمکاری چەتە سەرمایەدارەکان تند و تیشتر دەبێ و هێندەش کاری ئابروچوانە و ڕسواکارانەی زیاتر دژی شۆڕشی کرێکاری ئەنجام دەدرێت. نمونەی ئەو کۆمارە دموکراسیەیە کە ناوی ئەیالاتە یەکگرتووەکانی ئامریکای باکوورە، بەڵام کرێکار وەک پێکهاتێکی جەماوەری بێدار بووتەوە. جەنگی ئەمپەریالیستی بۆ دوجار جەماوەری نەبەزی و خەولێکەوتوو یا خەواڵوو لە ئەمریکا و ئوروپا و ڕۆژهەڵاتی دواکەوتوو بێدار کردەوە. سەهۆڵبەندەکە لە هەموو جیهان لێکترازە. ئازادی گەلان لە ستەمی ئەمپەریالیزم و ئازادی کرێکارانی پیا و ژن لە ستەمی سەرمایەداری بە شێوەیەک بۆ پێشەوە دەڕوا کە هەرگیز گەڕانەوەی نییە. ئەم مەسەلەیە لەلایەن دەیان و سەدان ملیۆن کرێکار و جوتیاری ژن و پیاوە بۆ پێشەوە پاڵپێوە دەندرێت. بۆیە ئەم مەسەلەیە مەسەلەی ئازادی کار لە ستەمی سەرمایە لە هەموو جیهاندا سەردەکەوێت. لێرەدا باس لە مۆزوعێک کە دەکرێت بە بۆنەی یادی چوارمین ساڵی شۆڕشی ئۆکتۆبر کە کورتکراوەتەوە. ئایا گرنگترین فینۆمینەکان پاشماوەی وەجێماوەی ڕەنجبەری لە رووسیا لە ساڵی 1970 چی بوون؟ مڵکایەتی، پلەپایە، مڵکایەتی زەمین، بارودۆخی ژنان، ئاین، چەوسانەوەی نەتەوەکان. ئەگەر هەر یەک پاشماوەی گەورەکانی ئۆجیاس کە تا ڕادەیەکی لە بەرچاودا ببینین، ئەمە هەر بەم بۆنەیەدا دەڵێن لەلایەن هەموو دەوڵەتە پێشکەوتووەکانەوە بەباشی پاشکەسکرەکران کاتێ بورژوازی شۆڕشە دموکراسیەکان پێش 125 ساڵ و 250 ساڵ و زیاتریش 164 لە ئینگلستان بەرپا کرد. ئەگەر تمەشای هەر یەک لەو گەورە ئۆجیاسانە بکەین، دەبینین ئێمە پێکڕا هەمویانمان پاکش کرد. لە ماوەی نزیک بە 10 هەفتە نەک زیاتر لە 25 ئۆکتۆبرەوە نۆڤەمبری 1970 تا 5 یەنایری 1970 لەم بوارانەدا 1000 کەڕەت زیاتر کردەوەمان ئەنجامدا لەوەی دموکراتە بورژواکان و لیبراڵەکان و دموکراتە خوردە بورژواکان لە ماوەی 8 مانگی دەسەڵاتدارێتیان ئەنجامیدا. ئەو ترسنۆک و فرەبێژانە، ئەو خۆپەرستانە کە عاشقی خۆیانن، ئەو هاملەت ئاسایانە لە پێوەڕێکی بچووک شمشێرێکی مەخابایان بەدەستەوە بوو. ئەوانە تەنانەت پاشایەتیشیان لە ناو نەبرد. ئێمە پاشایەتی زبڵیمان بە شێوەیەک بەتاڵ کرد. لە هیچ ڕابردوویەکدا هیچ کەس پێی نەکراوە و بەر لەسەر بەرد و خشت لەسەر خشتی ئەو خانووە بەرزە کە سەدان سەدە درێژەی هەبوو نەهێشتەوە.
ئاپارتمانی زنجیرەی پلەپایی پێشکەوتوترین وڵات وەکو ئینگلستان، فەڕەنسا و ئەڵمانیا تا هەنووکەش لە پاشماوەی ئەو زنجیرەیە ڕزگاریان نەبوو. قوڵترین ڕەگی ئەو زنجیرەیە واتە پاشماوەی دەرەبەگایەتی و ڕەنجبەری لە مڵکایەتی زەمین گشتیمان لە ڕێگەوە دەرهێنا. دەتوانین جەدەل بکەین لە دەرەوەدا بە گوێرەی پێویست، هونەرمەند، جەماعەتی کادێت، منشەفیەکان و سۆسیال شۆڕژگەرەکان هەن بۆ چوونە ناو ئەم جەدەلە لەبارەی زانینی ئەوەی چا لە دوجواردا بەسەر ئەم ڕفۆرمی کشت و کاڵیەدێ کە شۆڕشی ئۆکتۆبری مەزنە ئەنجامیدا. ئێمە ئەمڕۆ حەزمان نییە کات لەسەر ئەم جەدەلە بدۆڕێنین، چونکە ئێمە بەخەبات ئەم جەدەلە و جەدەلەکانی تری چارەسەر دەکەین، بەڵام ناکرێت جەدەل لە دژی ئەو ڕاستیە بکەین کات دموکراتە خوردە بورژواکان بە درێژایی 8 مانگدا لەگەڵ مڵکدارەکانی زەمین کە ڕەنجبەری دەپارێزن ڕێکەوتن. بەڵام ئێمە لە ماوەی چەند هەفتەیەکدا هەموو ئەو خاوەن زەمینانە و هەموو ئەم نەریتەکانیان وەک یەک لەسەر ڕووی زەمینی رووسیا گسکدا. بڕوانن ئاین یان نەبوونی مافی ژنان و چەوسانەوەی نەتەوە غەیرە ڕووسەکان و نایەکسانبوونیان لە مافەکان چیان لێکرا. هەموو ئەوانە کێشەگەلێکن پێویستیان بە شۆڕشی بورژوازی دموکراتیەوە هەیە. پیساییەکانی ناوڕیزەکانی خوردە بورژوا دموکراتەکان بە درێژایی 8 مانگدا لەو بوارانەدا فرەبێژیان دەکرد و تاقەت دەوڵەتێک لە نێو پێشکەوتوترین دەوڵەتەکانی جیهان ئەو کێشانە تا کۆتاییەکەی بە ڕۆحێکی دموکراتی بورژوازی چارەسەر نەکرد. بەڵام لە لای ئێمە یاساکانی شۆڕشی ئۆکتۆبر تا کۆتاییەکەی چارەسەریانی کرد. ئێمە دژایەتی ئاینمان کرد و بەڕاستیش دژایەتی دەکەین و هەموو نەتەوە غەیرە ڕووسەکان کۆمار و ناوچەی سربەخۆ ئۆتۆنۆمی تایبەت بە هەمویاندا چیتر رووسیا ئەم چەشنە نزمی و تاوانانە نازانێت. ئەو نزمیە بەبەستمان نەبوونی ماف یا یەکسانی ژنانە. ئەم پاشماوە قێزەونانەی چرخە ناوەڕاستەکان لە هەموو وڵاتانی دنیا لەلایەن هەموو بورژوایی چاوچنۆک و خوردە بورژوای گەمژە و ترسەنۆکەوە تازە دەکرێنەوە. ئەمانە هەمویان ناوەڕۆکی شۆڕشی بورژوازی دموکراتیە. پێشی 150 ساڵ ڕابەرە پێشکەوت و خوازەکانی ئەم شۆڕشە گفتیان بە گەلاندا. مرۆڤایەتی لە ئیمتیازاتەکانی سەدەکانی ناوەڕاست، نایەکسانبوونی ژنان، پێشکەشکردنی خزمەتکردن لەلایەن دەوڵەتەوە بەم یا ئەو ئاین یا بۆ بیری ئاینی بەگشتی لایەنگرتی ئاینی و نایەکسانبوونی نەتەوەکان لەناو بن. ئەوان ئەو پەیمانە جێبەجێیان نەکردو و لە تواناشیاندا نەبوو ئەم پەیمانەکەیان جێبەجێ بکەن، چونکە ڕێزلێنان مڵکایەتی تایبەتی خاوەن پیرۆزی ڕەها کەوتە نێوانیانەوە. شۆڕشە پەرۆلیتارەکەمان نە ئەو ڕێز لێگرتنە بۆ پاشماوەکانی سەدەکانی ناوەڕاستە بوو، نەبوو ئەو مڵکایەتی تایبەتە فرە پیرۆزە. و مۆزوعی ئاخر لەسەر دەسەڵاتی سۆڤیەت و بارودۆخی ژنانە. بەیادی تێپەڕبوونی 200 ساڵ لەسەر دامەزراندنی دەسەڵاتی سۆڤیەتی دەبێت بەگشتی چایەک بەم دەورانە بگێڕین تا بزانین چی جێبەجێکراوە و بە حەزریش لە گرنگی و ئامانجی بەسەرهاتی ئەو وەرچەرخانەیە کە ڕوویدا وەردەبینەوە. بورژوازی و لایەنگیرەکانی بە پێشێکردنی دموکراسی تاوانبارمان دەکەن، بەڵام ئێمەش دووپاتی دەکەینەوە کە شۆڕشی سۆڤیەتی پاڵدانێکی بێوێنیدا بە گەشە سەندنی هەمەلانی دموکراسی لەسەر ئاستی جیهان. سەرباری ئەوەش ڕێک دموکراسیەتیەکە بۆ جەماوەری زەحمەتکێش واتە دموکراسی لە پێناو زۆربەی هەرە زۆری گەل، بۆ ئەو جەماوەرە کە سەرمایەداری دایان چەوسێنێتەوە، کەواتە دموکراسی سۆسیالیستی لە پێناو کارگەران ناکۆکە لەگەڵ دموکراسی بورژوازی لە پێناو سەرمایەگوزارەکان، سەرمایەداران و دەوڵەمەندەکان. کەواتە کێ لەسەر حەقە؟ کێرامان و تێگەشتنیکی قوڵ بۆ ئەم چمکە واتە تاقیکردنەوەی ئەم 2 ساڵە لە بەرچاوبگیرین و لە پێناو گەشەپێدانیدا خۆمان بە شێوەیەکی باشتر بۆی ئامادە بکەین. بارودۆخی ژنان جیاوازی لە نێوان دموکراسی بورژوازی و دموکراسی سۆسیالیستی بەڕوونیەکی لە بەرچاو دەردەخە، بە هەمان شێوەش وەڵامێکی ڕوون بە پرسیارەکە دەداتەوە.
ژنان لە هیچ کۆمارێکی بورژوازی واتە لەو شوێنە کە مڵکایەتی تایبەتی زەمین و کارگاکان بەڕێوە دەبن گەر دموکراتیکترین کۆماریشی بێ و نەه لە هیچ شوێنێکی جیهاندا تەنانەت لە هیچ دەوڵەتێکی زۆر پێشکەوتوشدا تەواوی مافەکانی خۆیان وەرنەگرتووە. ئەمە سەرەڕای تێپەڕبوونی پتر لە 125 ساڵ لەسەر شۆڕشی فەڕەنس گەورە واتە بورژوازی دموکراتی ساڵی 1970 تا 1994. دموکراسی بورژوازی بە قسە گفتە دەدا بە یەکسانی و ئازادی، بەڵام بەکردەوە هیچ کۆمارێکی بورژوازی تەنانەت پێشکەوتوترینیشیان نە بەپێی یاسا یەکسانی تەواو بە ژن وەک نیوەی مرۆڤایەتی لەگەڵ پیاوداوە، نە ئازادیشیان لە دەسەڵات و چەوسانەوەی پیاوان. دموکراسی بورژوازی دموکراسی دەربڕینی زل و درۆیە، وتەی شکۆدار گفتی زەرد و سوور و دروشمی قەبە لەبارەی ئازادی و یەکسانیە، بەکردەوەش نەبوونی ئازادی و یەکسانی بۆ ژنان و نەبوونی ئازادی و یەکسانی بۆ کارگەران و چەوساوەکان دەشارێتەوە. دموکراتی شوورایی یا سۆسیالیستی نەفرەت لە دەربڕینی زل و درۆزنانە دەکا. جەنگی بەرفراوان لە دژی ڕیاکاری دموکراتەکان مەڵکدارەکانی سەوی و سەرمایەداری ڕادەگەێنێ، هەروەها لە دژی ئەو جوتیارە دەوڵەمەندانە کە بە فرۆشتنی دانەوێڵە بە نرخێکی گەرانبەها بە کرێکاران و برسیەکان خۆیان دەوڵەمەند دەکەن. دەبا ئەو درۆ ڕسواکراوە بڕوخێت، هەرگیزا و هەرگیز قەت ڕۆژێک یەکسانی لە نێوان چەوساوەکان و چەوسێنەران و ژێردەستەکان و سەردەستەکان نابێت. هەرگیزا و هەرگیز قەت ڕۆژێک ئازادی ڕاستەقینە نابێت. تا ژنان لەو ئیمتیازاتانە کە یاسا بۆ پیاوان بەهێز دەکا ڕزگاریان نابێت، تا کرێکاران لە دەسەڵاتداری سەرمایە ڕزگاریان نەبێت، تا جوتیارە زەحمەتکێشەکان لە دەسەڵاتی سەرمایەداری و مڵکدارە ئەقاریەکان و بازرگانیەکان ڕزگاریان نەبێت. با درۆزن و دووڕوەکان دەوڵەمەندەکان و بورژواییەکان و لایەنگرەکانیان بە فرەبێژی لەبارەی ئازادی بە شێوەیەکی گشتی و یەکسانی بە شێوەیەکی گشتی و بە دموکراسی بە شێوەیەکی گشتی گەل هەڵخەڵەتێنن. بەڵام ئێمە بە کرێکاران و جوتیاران دەڵێن ئەو دەمامەکانە لەسەر ڕووی ئەو درۆزنانە لاب بن، چاوی ئەو نابینانە بکەنەوە و پرسیار بکەن یەکسانی کامە جنس لەگەڵ کام جنس، کام نەتەوە لەگەڵ کام نەتەوە، کامە چین لەگەڵ کام چین، ئازادی لە کامە دەسەڵات یان کام چین، ئازادی بۆ کام چین. ئەوەی سەبارەت بە سیاست، دموکراسی، ئازادی، یەکسانی و سۆسیالیزم دەدوێ و ئەو پرسیارانە لە پلەی یەکەمدا نێو و لە دژی شارنەوە و پۆشینی ئەو پرسیارانە خەباتنەکە ئاوا دژمنترین کاریگەرانە، گورگێکە لە بەرگی مەڕ و دژمنێکی سەرسەخت و زەرمەندی کرێکاران و جوتیارانە و خزمەتکاری مڵکدارە قاریەکان پاشا و سەرمایەدارەکانە. لە ماوەی 2 ساڵدا لە وڵاتێکدا لە دوا کەوتوترین وڵاتانی ئوروپا دەسەڵاتی شوڕایی لە پێناو ئازادی ژنان و یەکسانبوونیان لەگەڵ جنسی بەهێز زیاتری کردلەوەی کە هەموو کۆمارە پێشکەوت و شارەزا و دموکراتەکانی هەموو جیهان لە ماوەی 130 ساڵ کردویانە. چراکان، کللتور، شارستانیەت و ئازادی هەمووی ئەم وشە قەبانە لە هەمووە کۆمارە سەرمایەدار و بورژوازی لە هەموو سەرزەمیندا لەگەڵ یاساگەلێک بەو پەڕی قێزەوەنی کۆ دەبنەوە، بە قێزەوەنیەکی زۆر بەربڵاو و وەحشیگەریەکی شڕ لەبارەی نایەکسانی یاساییەوە لە بواری زەواج و جیابوونەوە و نایەکسانی لەبارەی منداڵی واتە شەرعی و ناشەرعی، بەرژەوەندی پاراستنی پیاوان و بێچارە و تەوهینکردن بە ژنان. دەسەڵاتی سەرمایە، ماندووبوونی مڵکایەتی تایبەتی پیرۆز، ئستبدادی گەمژەیی بورژوازی بچووک و چاوچنۆکی مڵکداری بچووک، ئەمانە ڕێگریان لە دموکراتیکترین کۆماری بورژوازی کرد. دەستکاری ئەو یاسا قێزەوەن و پوچەڵانیان نەکرێت. دەسەڵاتی سەرمایە، ماندووبوونی مڵکایەتی تایبەتی پیرۆز، ئستبدادی گەمژەیی بورژوازی بچووک و چاوچنۆکی مڵکداری بچووک، ئەمانە ڕێگریان لە دموکراتیکترین کۆماری بورژوازی کرد. دەستکاری ئەو یاسا قێزەوەن و پوچەڵانە نەکرێت. کۆماری شوورایی، کۆماری کرێکاران و جوتیاران هەموو ئەو یاساما بە یەک لێدان گسکدا و بەر لەسەر بەردی خانووی بەرزی درۆزنی و نیفاقی بورژواییەوە نەهێشت. دەبا ئەو درۆیانە بڕوخێن، دەبا ئەو درۆزنانە
کە دەم لە ئازادی و یەکسانی بۆ هەمووان دەکوتن کەچی چینی چەساوە مڵکایەتی تایبەتی سەرمایه‌داری هەیە بەشیان لە بورسە هەیە کەسانێ هەن لەبەر دانەوێڵەی لەبەر ڕێڕووی تێربوون و برسیەکانیش کۆی لێ دەکەن نەخێر ئازادی بۆ هەموو نییە نەخێر یەکسانی بۆ هەموو نییە بەڵکو خەبات لە دژی چەوسێنەران و سەرمایە گوزاران و لە ناوبردنی توانای چەوسانەوە و سەرمایە گوزاری ئەمەیە دروشمی ئەمە ئازادی و یەکسانی بۆ جنسی چەوساوە ئازادی و یەکسانی بۆ کرێکاران و جوتیارانی زەحمەتکێش خەبات لە دژی چەوسێنەران و سەرمایه‌داران و کۆلاکی جانباز ئەمە دروشمی خەبات و حەقیقەتی پۆرلیتاریمانە حەقیقەتی خەباتمان دژبە سەرمایه‌داری ئەو حەقیقەتە کە لە تەکیاندا ڕوبەڕووی جیهانی سەرمایه‌داری دەربڕینی هەنگوینی مەرایە و قەبەکراوەکانی لەبارەی ئازادی و یەکسانی بە شێوەیەکی گشتی و ئازادی و یەکسانی بۆ هەموو بووینەوە ئێمە ڕێک لەبەر ئەوەی ئەو دەمامەکی ئەو ڕیاکاریانە پارچە پارچە کرد و بە سووربوونێکی شۆڕشگەڕانەوە ئازادی و یەکسانی بۆ چەوساوەکان و کارگەران لە دژی چەوسێنەران سەرمایه‌داران و کۆلاک جێبەجێ دەکەین هەر بۆیە دەسەڵاتی شوڕاکان زۆر لە دڵی کرێکارانی هەموو دنیا خۆشەویست بووە هەر لەبەر هەمان هۆ لە ڕۆژی یادکردنەوەی ساڵانەی دامەزرانی دەسەڵاتی شوڕایی هەستی جەماوەری کرێکاران و چەوسێنەران و ڕەنجبەراوەکانی هەموو وەردەگرین ڕێک لەبەر ئەو هۆیانەیە لەم یادەدا سەرەڕای برسێتی و سەرماوسۆڵ و هەموو ئەو کارە ساتانە کە هێرشکەرە ئیمپریالیستەکان بە رووسیەی شوڕایی دەگەێنن بڕوای پتەومان بە دروستی مەسەلەکەماندا هەیە بڕوای پتە و بەوەی کە دەسەڵاتی سۆڤیەت دەبێ چەند و چۆن لە هەموو جیهاندا سەردەکرێت بەڵێ بینەرانی خۆشەویست ئەوەی کە لە بەرنامەی ئەم هەفتەی زانست و خەباتدا پێشکەشتان کرا باسێکی لە نیم بوو لە ژێرناوی بۆلشەویزم و پرسیژن کە سەلام عەبدوڵڵا وەرگێڕانەکەی کردووە و لە سایتی ناوەندی کۆمەن وەرمانگرت بوو بن با دووبارەی بکەمەوە ئەم بەرنمەیە هەروەکو لە نێوەکەیدا دیارە باس لە مێژووی خەباتی بێبەشان و ژێردەستان لە شوێنە جۆراوجۆرەکانی گوێزەوی دەکات و هەروەها لا نووسراوە و ڕێنوێنەکانی ڕێبەرانی ئەو جوڵانەوەیە کەڵک وەردەگرێت و ئێمەش بە ئاماژە با خاڵە گرنگەکانی ئەو خەبات و تێکۆشانە هەوڵ دەدەین تاوتێ بکەین و خاڵەوە چرخانەکانی باس بکەین تا وەکو ئەزمونێک بیخەینە بەردەست ئێوەی خۆشەویست و بێتە هێما و ڕێنیشاندەر بۆ خەبات و بەرخۆدانی کرێکاران و زەحمەتکێشان لە ئێران و کوردستان زۆر سپاس بەوەی کە تا ئێستا لەگەڵمان بوون هیوادارین بەرنامەی هەفتەیەشمان کەڵکی پێویستان لێوەرگرپێت و جێگەی سەرنجی ئەوەی خۆشەویستیش بوو بێت تا بێگەشتنەوەیکی تر و هەفتەیەکی تر هەر شاد و بەختەوەر بن